زاری کرمانجی دەنگ و ئاوازی نوێ برادر بابەتەکی بچینە خوارن و لای قەرازی سنجی بوارگەلە غەریب و خەمرایە وەقتی کوریک و کلێرە لەسەر ئاوێدی بەگە و مەخموری سڵاتان لە بێبینەرانی زاری کرمانجی و ئەم کاتتان باش من تانیا سۆفیم لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی پرۆگرامی تەندروستی ئەم هەفتەیە بۆی ئەوەی کە میناخان ئەم هەفتەیە کەمێک باری تەندروستینان لەبارە بۆ ئەم تەوەرەی ئەم هەفتەیەمان باس لە دووگیانبوونی ئافرەت دەکەین بە میوانداری دکتۆرە میدیا سەباح پسپۆڕی نافرەتان و مناڵبوون دکتۆرە خان بەخێربێ و ئەم کاتە باش سپاستانی خان مەمنون دەکرێت پێناسەیەکی دووگیانبوونی ئافرەتمان بۆ بکەی لە سەرەتای هەفتەی یەکەم و چەند هەفتە بۆ دانرێت و چەند مانگێکی بۆ دانرێتن دووگیانبوون لە سێ قۆناغ تەواو بێ قۆناغی یەکەم سێ مانگی یەکەم دووەم سێ مانگی دووەم سێم سێ مانگی سێمی پێ دەڵێن سێ مانگی یەکەم لە هەفتەی یەکەم تا سێنزە هەفتە یعنی لە هەفتەی یەکەم کە پاش سووری مانگانەی کە تاخیرە بێ هەتا سێنزە ئەوە سێ مانگی یەکەم سێ مانگی دووەم لە 14 بۆ 26 سێ مانگی سێم لە 27 بۆ 40 هەفتە زۆر بیان واتی ئەگەن 38 هەفتەیە نا 40 هەفتەیە بگرێت جارەوە هەیە ئەچێ بۆ 41 ئەگەر تەندروستی دایک و منداڵەکە باشە بۆ 42 چکی زۆر بیان ئەو زانیاریان نییە زۆر نەخۆش هەیە پەلە دلێکە وانە زۆر سەبرتان هەبێ بەنسبەت سێ مانگی یەکەم زۆر زەرورە ئافرەت ئاگادار بێ کە دووگیانە لەبەرەوەی یەکەم جار ئەو منداڵە چاو مێشک و دەمارەکانی بڕبڕی پشتی ئێسقانی دروستە بێ ئەوە زۆر زەرورە بۆ ئەوی منداڵێکی تەندروست بێتە دنیاوە بۆ ئەوی کۆمەلگایەکی تەندروستە بێ لەبەر ئەوە ینی زۆر زەرورە سێمانگی یەکەم ئێسکەکانی بەڵێ ئێسک و چاو و مێشک و بڕبڕی پشتی زۆر زەرورە یەکەم شت خۆی ئەگەر پێش ئەوە پیلانیان هەبێ باشترە پیلان هەبێت تۆ دەست بە حەبی فۆلیک ئەسیدەکەی فۆلیک ئەسید کە ئەساسە بۆ مێشک و بڕبڕی پشت ئەگەر بڕبڕی پشت و مێشک بە جوانی دروست نەبێ ئەوە احتیمالە منداڵی شەلل دەماغ یان قاچەکانی لە دەستەدا منداڵەکە زۆر گرینگە ئاگاداری کوالیتی خواردنیان بن ئەو خواردنانەی کە زۆر پڕمیوە و سەوزە و شیرەمەنی شیرنینە شیر زیاتر بەر ئەلبان دوور بن لە خواردنی شەکرە و چەوری خواردنەکانیان پڕ ڤیتامینات و پرۆتینات بێ وەکو هێلکە هەفتەی جارێ ئەتوانێ ماسی بخوا گۆشت ئەتیادیە پاقلەمەنیەکان زۆر باشە جۆز و فستق و بادەم ئەوانە بۆ مێشک و بڕبڕی پشت زۆر زەرورە بەنسبەت سێمانگی دووەم ئەلێرە گەشەی منداڵەکە دەست پێکە سێمانگی یەکەم تۆزێک دایکەکە ناڕەحەتە بێت چکی لەبەرەوەی دڵتێکەڵاتنیە بێ زۆر بێتاقەتە بێ زەختی دابەزێ ئەوانە فەسلە جیەن یعنی ئەوە شتێکی نۆرماڵە یعنی نەخۆش نییە ئەوە سێمانگ حاڵەتی تێک ئەچێتن دوای ئەوە چاک ئەبێتەوە ینی بەڵێ چکی هۆرمۆنەکان هێورە بنەوە هێدی کەم کەمە بنەوە هۆرمۆنەکان وای لێدێ لە 4 مانگ کە منداڵەکە دەست دایکی هەست پێکە ئەجوولێ باشترە بێ نەخۆشەکە خۆی هەستەکە پێی ئەڵێ ئەم بەنگلیزی پێڵێن گۆڵدن پریەت یعنی وەختێکی زێڕین بۆ دایکەکە زۆر شت ئەتوانێت بکە زۆر جار مەسەلە مشکلی دانی هەیە مەشاکلی تری هەیە مەسەن ئەتوانێت لەو فترەیە بیکە دەبێت زۆر ئاگاداری دیسان خواردنی جوولەی دایکەکە ئەو خواردنەوە زۆر زەرورە چونکم لێرە زۆر ینی ئاو کەم بخورێتەوە عینەن تەسیر لە منداڵەکەکە بۆ خوێنی کەم بۆ چێ احتیمالە گەشەی وێڵاشی منداڵەکەی گەشەی باش نابێ کەواتە گەشەی منداڵەکەش باش نابێ لە سێمانگی دووەم دایکەکە دەست پێکە هێوا شاش خواردنی باشترە بێ پێویستە زۆر گرنگی پێ بدات بە خواردنەکانی پرۆتینات و ڤیتامینچی گەشەی منداڵەکە لێرە دەست پێکە و فحسی مختبریش هەیە ینی بڵین ئەوانەی لە تاقیگە بۆی بکەین مەسەن فحسی ئاسنە ڤایتامین دیە فحسی شەکرەیە خاصەتەن لە 22 هەفتە 22 بۆ 24 هەفتە زۆر زەرورە ئافرەت بێ سۆنار بکە
22 تا 24 زۆر زەرورە بیکا لەبەرەوەی لێرە جسمی منداڵەکە هەمووی دیارە بێت چ خەلەلێکی هەبێ هەمووی دیارە لە 22 تا پێی دەڵێن کۆنجەنیتال ئەنۆمەلی سکان ئەو سکانەی بۆ کرێ زۆر جار لە 22 تا 24 مشکلە ئەگەر شەکرە زەخت دەست پێ بکات لە 22 بۆ 24 دەست پێکا ناڵێم ئەوانەی پێشتر هەیان بۆ شەکرە و زەختیان هەبووە ئەوانەی کە توش ئەبن بەڵام ئێمە نازانین نەخۆشە توش ئەبیانە بەڵام لە 22 بۆ 24 وێڵاش هەندێک هۆرمۆن هەیە فرێدا بۆ ناو جسمی ئافرەتەکە واکە تووشی شەکرە بێ یان فشاری بەرز بێت 22 بۆ 24 زەرورە ئافرەت سەردانی دکتۆر بکە ئێمە ناڵێن هەموو مانگێکیش بێن عەلەقەل 2 مانگ جارێک سەردانیان هەبێ و بنکەی تەندروستیشمان هەیە لێرە لە سۆران ئەتوانن مانگانە چێکی خۆیان بکەن وەکو زەختە و فشاری خوێنە شەکرەیە کێش زۆر مهمە یعنی ئەوان خاصن سێمانگی یەکەم ئەڵێن دکتۆرە ئێمە کێشمان لەبەرەوە زیاد بۆ چونکی حەملمانە نا سێمانگی یەکەم هیچ کێشت زیاد نابێت کێش ئەگەر زیاد بێ ئەو پەڕی 9 کیلۆ بۆ کیلۆیەکە سێمانگی یەکەم بە سێمانگی دووەم ڕاستە بەرەبەرە کێش زیادەکە بەنسبەت سێمانگی ئەو دەرمانانەی کە ئێخوافەنانی کە مەسەلەن بۆ لە سێمانگی یەکەم دەرمانەی فشارە دەرمانی شەکرەیە ئەوانە ئەبێ سەردانی دکتۆر بکەن بۆی دەرمانەکان بگۆڕن عیلاجەکان بگۆڕدرێت چونکی عیلاجی پێشی حەمل فەرقی هەیە لەگەڵ عیلاجی دوای حەمل لەوانێت تۆ ئاگای لێنێ نەخۆشەکە زکیە و دەرمانی شەکرەی خۆی خوا و فشاری خۆیان نەخۆش کەوتۆ چۆ کۆمەڵ دەرمانی وەرگتو ئەوان هەمووی تەسیرەکەتە سەر کۆرپەلە بنسبت سێمانگی سێم کە لە 27 هەفتە بۆ 40 هەفتە دەست پێکا و احتیمالە بگاتە 41 و 42 ئەگەر تەندروستی دایک و منداڵەکە باش بێ لەو فترەیە حەزەکەی نەخۆشەکە زۆر جوولەی هەبێ چونکی ئەم ئافرەتەکانی ئێمە زۆر جوولەیان زۆر کەمە یعنی ئەمە ناڵێن بچن وەرزش بکەن وەرزشی قورس وەرزشی مامناوەندمان هەیە لە کاتی حەمل ئەویش ڕۆژانە توانێت 30 دقە بە پا بڕوە بە پێیان بڕوە ڕۆژانە مەلەوانی زۆر باشە ئەگەر مەلە بکە زۆر ئەگەر توانای هەیە خواردنەکانی تەندروست بێ شیرنی و چەوری کەم بێ زۆر نەخۆش هەیە دێ ئەڵێ دکتۆرە من زۆر ینی خەوم زیاترە لەوە محاولەی خۆی بکە محاولە بکە یعنی خەوی خۆی ڕێککاتەوە بەڕاستی لەبەرەوەی خەو سستی و نەجوولە ئەبێتە هۆی منداڵ ینی فشاری بەرزە بێتەوە خاستن ئەم وەرزی زستان لە وەرزی زستان زیاتر زەخت لەسەر ملوولەکانی خوێنە ئەم منطقە ساردانە ئەم ئێرە منطقە ساردانە زیاتر زەخت لەسەر ملوولەکانە احتیمالە فشاریان بەرزە بێتەوە تۆ ئەگە جوولەش نەکەی احتیمالە هەر خواردنی شیرینی و چەوری بخۆی شەکرەش لیسان بەرز بێت یان ئەگەر حتا ئەگە زەخت و شەکرەشت بەرز نەبێتەوە تەسیل لە منداڵێکی قەڵە و ئەستور کە زۆر زەحمەتە بۆ لەدایک بوون وای لێ دێ لەدایک بوونی زۆر زەحمەتە بێ منداڵەکەی تەنگە نەفەسە بێ احتیمالە سەری منداڵەکە دێت بەڵام شانی گیرە بێ و چووی دایک ینی منداڵ بوون خۆی کە ینی لە ڕێی دامانی دایکەکە دێتە دەرەوە هەر 10 سانتیمەتر بۆ 11 سانتیمەتر ئەوەندە قاعیدەکەیەتی مەسافەکەیەتی هۆکارەکەی خەوتنەکەیە نەجوولە و خەوتنەکەیە ئەگەر کەسێک خۆی دەڵێ من تەندروستم دکتۆرە من نەزەختم هەیە نەشەکرەم هەیە مشکلەم نییە بەڵام ئەبینی منداڵەکەی قەڵەوە ئەوە نەجوولەیە زیاتر نەجوولێ بۆ ماوەیش هەیە ئافرەت هەیە خۆی منداڵەکانی قەڵەون و ئەتیادی ئەیان بێ بەس ئەوە کەمە دەگمەنە خۆی وا باشە خواردنی ڕێکاتەوە لەگەڵ خەوتن و جوولەشی هەبێت جوولە زۆر زەرورە چونکم نەخۆش وا هەیە دێ ئەبینی 20 کیلۆ زیادی کردیە خۆی عام شرق ینی ئێرە منطق ینی شەرق الأوسط عام قەڵەو ینی وەزنیان قەڵەوە کەس نییە بڵێ لەژێر بە دیماس ئیندێکس ئێمە حیسابەکەین تۆڵ و قەڵەوی وەزنەکەی کەس نییە لە ژێر 18 بی زۆربەیان لە 25 بە دیماس ئیندێکسیان ئەگە دەرکەین یعنی ڕێژی قەڵەوی بە درێژی ئەنجە ئەڵێ خۆی عالەمیەن ئەوانەی لەو وەزنیان هەیە ئەڵێ 7 بۆ 11 کیلۆ زیادکەن لە خلالی هەموو سێمانگەکە 7 بۆ 11 هەیە دێ 20 کیلۆ زیادی کردووە لە ماوەی سێمانگەکە لە ماوەی هەر سێمانگەکە ئێمە پێویستمان پێێت و 5 تا 9 کیلۆ قەڵەوبی ئەو هاتۆ 20 کیلۆ قەڵەو 10 کیلۆ لە خۆی زیاتر ئەوە زۆر زیانە گەینە بەدایک بە منداڵەکەش احتیمالە منداڵێکی معاوەق دەرەکەی احتیمالە گیر لە کاتی منداڵ بوون زۆر زەحمەتە بێ دامەنی دایکەکە ئەزێتە خوارد شانی منداڵەکە شانی سەقەتە بێ زۆربەی هەمانە نەخۆشمان وا هەیە لە کتوب پڕدێ و نەخۆشەکە منداڵەکە لە دایکە بێ و بینی شانی گیرە بێ زۆر بەڕاستی ینی خەمیان لێ خۆی لەو منداڵان ئێستا ئەگەر مەستان دەبین زیاتر بە
زۆربەی زۆر نەشتەرگەریە نەشتەرگەری واتە دەڵێن سزاریان کێشەکەی ئەوەیە کە ئافرەت وەرزش ناکە یاخود هۆکاری تر هەیە وەرزش ئەوە لەلایەک طبعا ئەو وەزنە زۆر مشکلەیە ئەو کێشە زۆر کێشی ئافرەت زۆر مشکلە ئەو لەلایەکی تر عەسری ئێمە ئێستا یعنی ئەو ئافرەتانەی ئێستا خاستن ئەم منتیقەیە با بڵێن زۆر بچووکی شمێر دەکەن یعنی 16 و 17 یعنی 16 و 17 زۆر بچووکە بەرگی ئەو ئازارە ناگرێ یعنی ئێمە دوو عمرمان هەیە زۆر ترسناکە یەکەم ئەیج ئۆف ئەکسترمیتی پێڵێن زۆر بچووکە زۆر گەورەیە زۆر گەورە لە چل بەرەو سەرەوەی زۆر بچووکە لە 16 و 17 ئەوانە مراهقن ینی هێشتا بالغ نەبوونە بە تەواوی زۆر ئەترسن لە منداڵبوون دەوروبەر زۆر دەوری هەیە برسێ لە کەس و برادەرەکانی ئەپرسێ لە دەوروبەرێ برسێ ئەڵێن ژانت زۆرە بێ تەقەڵت ئەبێ خۆی ئەوە شتێکی یعنی حتا حدێک طبیعیە من ناڵێم ئیسە لە هەموو جیهان ئەوە هەیە بڵێ ئازار کەمکردنەوە هەیە لە کاتی منداڵبوون دەرزی هەیە لا ئێمەش لێرەش هەیە ینی دەرزی ئازار شکێنیش هەیە بەڵام ئەوەی کە ئێمە زۆر حەزەکەین هەبێ نیوبەنجی پێڵێن لە پشتی ئافرەتەکادن ئافرەتەکەش ئاگای لە خۆیەتی و هیچ مشکلەشی نییە و لەوانەیە لە کاتی قسەش لەگەڵاکە و هیچ مشکلی نییە و منداڵەکە هێدی ژانی هەست بە ژانەکە ناکە و لە دایکە بێ بەس ئەوە لێرە کەمە بەڕاستی لێرە هۆکارچێکە کەمە دکتۆرە ئێمە هۆکارەکەی چیە ئێمە خۆی ئەو بەنجەی کە ئەیدی ئەبێت وەن تو وەن کێر بێ وەن تو وەن کێر یعنی چی یعنی کەسێک بۆ کەسێک مەسەڵەن یەک سستر بۆ یەک نەخۆش ئێمە لۆ خەستەخانەکە لۆدی زۆرە یعنی زۆر لەوانەیە لە دقەیەکە 8 نەخۆش داخلە بن ئێمە بەخۆمە بڵین کارمەند دوو کارمەند هەیە لێ 24 ساعت خەفەرن یەک دکتۆری بنجمان هەیە بە هەموو خەستەخانەکە بە بڵین هەم لە ژووری عملیات ئەبێ بێ هەم بێت خۆی ئەوە گەرنی و بەنجەکەی لێ بدە ئەبێ مستەمر دکتۆرە بەنجەکەش لەوێ بێ زەحمەتە بۆ ینی ئەوە تا کارمەندی تاوت نەبێت باشە حیات بەستەکان باش ئەی سێمانگی کۆتاییەکەی بەڵێ سێمانگی کۆتایی گوتم خواردنەکە دیسان بەبێنەوە سەر خواردنی شیرنی و چەوری و ئەوانە زیاترە خۆن دیگه یعنی نەخۆشی ئەڵێ ئەچم پیاساکەم دوای لەوێەوە شیرنی خۆ ئەوە ناکرێ ئەوە غەڵەتە تو پیاسی خۆت بکە کالۆری خۆت بستێنە نێ لە وەزن زیاد بێ نێ لە منداڵەکەت وەزنی زۆر بێ ئاو زۆر بخۆیتەوە شیرنی کەم کاتەوە جوولەی هەبێ هەندێک وەرزش هەیە بیکا باشترە بۆ ئەوەی ماسوولکەکانی حەوزی نەرم بێتەوە بۆ خۆی حازر کا بۆ منداڵ بچووکی ئەو قۆناغە زۆر مهمە ماسوولکەکان نەرم بنەوەکو ئێستا ئافرەتی پێشە هەموو حرەکەیان جوولەیان زۆر بوو حەوزیان زۆر باشترە لەمانە ئێستا ئەمانە ئێستا هیچ حرەکەیان نییە زیاتر وەرزشی تایبەتیش هەیە بەس ڕۆشتن زۆر زەرورە لە هەفتەیەکە 4 جاریش بێت زۆر باشە بەڵێ دکتۆرە لە کام تەمەن باشترین تەمەنە کەم بیاوێت ئافرەت بیاوێت منداڵی بێتن لە تەمەنی چەند بۆ 20 بۆ 35 زۆر باش ئەی خواردنەکانەوەتت کەوانێک کە باشن چ بخۆت چ نەخواتن لە تەمەنی سەرەتای دووگیان بوونەکەی وتت باویە و گوێز و ئەو شتانە باوی گوێز ئەوانە زۆر باشنە زۆر باشە ئەی لە تەمەنی چەند دیارە بێ ڕەگەزەکە نێرە یاخود مەیە لە چەندەم مانگ دەست پێکە چەندەم هەفتە خۆی هەر ئەو دقەی کە دروستە بێ ینی دیارە بەڵێ بەس بە ئامێری سۆنەر دەری ناکە لە هەتاکو هەژدە و ئەوان هەژدە هەفتە جوانترین وەقت 22 بۆ 24 وەکوتم هەموو شتێکی دیارە 24 ئەیە هێلکەدان کیست و هێلک مەساگەر کیست هەبێتن زۆر جا دەڵێن ئافرەتی کیست هەیە هۆکاری ئەم کیستە و ئەوانە چییە خۆی ئەنواع کیسە ینی بڵێن جۆری زۆر جۆری هەیە ئاویتیایە هەیە خوێنیتیایە هەیە کیسی وردە کیسی ورد ئەگەر بێن سێرکەن PCO سندڕەمی پێڵێن ینی نەخۆشەکە دێ مەجموعەی ئاعرازی هەیە ئەڵێ سووری مانگانم تاخیر بوو ئەگەر مێردی کردبێ ئەڵێ چەند ساڵەشم کردو منداڵم نەبووە سگم نەکردووە زۆر قەڵەوە نەخۆشەکە دەبینی مووی زیادی هەیە لە چەناگەی لە جسمی لە ئەو منتقەکانی تری زۆری هەیە سووری مانگانەی تاخیر بووە ئەوانە پێڵێن PCO ئێستا زۆربەی زۆری ئەو کچانە دەبینین کە تەمەنێکی لە تەمەنی ئێستا دەبینین سووری مانگانەیان زۆر تاخیرە هۆکاری چییە بەڕاستە زۆر دێن زۆربەی زۆری کچێکە ئێستا کە ئەبینم تەمەنیان لە 16 ساڵ بۆ 18 ساڵ سووری مانگانەیان نییە خواردنی ناتەندروست خواردنی ناتەندروست ئەو خواردنانەی دەرەوە
زۆر پەتاتە ئەخورێ زۆر ئەو مریشکانێکە ئیساها زۆر ینی بەڕاستی ئەوانە هەمووی هۆکارن ئەو مریشکانێکە ئیسەر یعنی وەکو جاران نییە بە تەبیعی گەورە بێ هەموو بە هۆرمۆنات گەورەیە زۆر دەوری هەیە ئەوانە. دەستەکان خۆش دکتۆرە شتێکی ترم هەبێتن. واللهی من بەس دائما تأکید دەکەمەوە لەسەر وەزنی ئافرەت بەڕاستی لەسەر کێشی ئافرەت پێیان دەڵێم لە 3 مانگی یەکەم نیو کیلۆ بۆ 2 کیلۆ ئاساییە لە 3 مانگی سێەم دووەم عەفوەن تقریبا لە هەفتەیەکە چیلۆیەک یان نیو کیلۆ طبعا حسب وەزنی ئافرەتەکە شەوەستێ نیو کیلۆ بۆ چیلۆیەک زیادەکە لە 3 مانگی سێمیش هەر نەفسی ئەوەیە بەڵێ لە 3 مانگی سێم زۆر زەرورە وەزنیان زیاد نەکە و حرەکەیان هەبێ بۆی ماسوولکەکانیان نەرم بێتە خۆی حازرکە بۆ منداڵبوون سەری منداڵەکەش بێتە خوارەوە. ئاشتێ تریش لە 38 هەفتە زەرورە هەموو ئافرەتێک لە یەکەم منداڵی لە 38 هەفتە زەرورە هەموو ئافرەتێک زووتر نە 38 هەفتە بەرەو سەرەوە ئافرەت فەحس بکرێت لەلایەن پسپۆڕی تایبەت بۆی بزانی هیچ کێشەیەک هەیە یان شتێکی زەق دیارە بۆی منداڵەکەی بە ئاسانی بێ یان بۆ لە پرسیارێکی ترم بیراتەوە دکتۆرە ئێستا زۆر ئافرەت دەبینی کە نەشتەرگەری بۆ ئەکرێ پێویستە ماوەی چەندێک بێت کە وەرزش نەکا یاخۆت زۆر ئافرەت کە ئەبینم نەشتەرگەری بۆ کراوە نەشتەرگەری مناڵبوون قایش ئەبەستێتن ئایا ئەمە زەرەری هەیە یاخۆت نه مشکلی نابێت زۆرچکێت و ینی لە طبقەی سەرەوە ئەبەستێت بەس بەنسبەت وەرزش خۆی ئەو داوانەی کە ئێمە ئیش پێکەین داوی لە ناو نەشتەرگەری ئیش پێکەین تقریبا 90 ڕۆژی دەبێت تا هەمووی ئەیخوا و بەبێتە گۆشت لەگەڵی بۆیە 3 مانگ باشترە 3 مانگ وەرزشی ئەتیای مام ناوەند ئەتیادیە بەس وەرزشی قورس نەکات باشتر. دەستەکان خۆش دکتۆرە شتێکی تر هەبێتن. واللهی بەنسبەت زوو قرار نەدەن لەسەر عملیات بیان یەکساری کەس بڵێ من ئەترسم دکتۆرە بە ژانە نەکێشم ژام کێشم بە عملیات با تەحملیان هەبێ بتوانن منداڵێکی تەندروست بێن خۆشیان تەندروست بن چکە نەشتەرگەری بە خۆشی خراپە زۆر ینی 3 جار بەرامبەر تەبیعەکە خراپە بۆ هەموو 3 جار بەرامبەر تەبیعەکە خراپە بۆ هەموو شتێک یعنی احتیمالە بۆ هەتا تووشی مشکلێک بێ نەتوانین ئەو مشکلێ چاکینەوە بە کەس چاک نەبێتەوە. دەستەکان خۆش بینێران و بیستەرانی زداری کرمانجی لێرە دادەینە کۆتایی پرۆگرامی تەندروستی تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ.